دەچینە خوارێ لای تەختەخی بەگران دەکرێت دەکرێت لێرە بەهشتنی بدەوە لێرە ناتوانین گرانتی بدەوە ئەو سارش گازی دەوێ و مەسرفی دەوێ و دینەوە ئێرە بەهشتنی بدەوە ناتوانین دەنا ئیجراعات لەگەڵ دەکرێت و ئەو کێشەی مەسەوەی خڕبوونەوە. داواکاری ئێوە چییە؟ داواکاری ئەوەیە بەس غازمان بۆ دابین کە بە پارەی خۆمان ئێمە ڕازین وەکو بریکارەکان 1000 تێدا بە حوتنی بمان دەنێ و بەهشتنی بدەینەوە لەسەر ئەوەش نامان دەنێ ئێستا شێشەمان هەیە هەموو بێغازین بۆنی لێ ساڵم 80 ماڵم نووسیوە ئەو 80 ماڵە هەموو ڕۆژ تەلەفۆن دەکات لە ژیانم ماوە ئێستا موبایلەکەم لێناوە ناچی دەکەم غازەکەمان بۆ دابینکەن وەکو حکومی بۆمان بێ و هەیە لە خوارەکانمان لێ هەیە بەس بەگرانی لەوێ هەیە چەندینی هەیە بەتان کرد بەگرانی بکڕا بەس وەکو حکومی نامان دەنێ بەردەوام دەبینەوە یان ئەوە دەبێ واز بێنین چ بکەین واز بێنین بچینەوە ماڵێ و سارەکانمان بفرۆشین هەمووان قەرزدار بووینەوە لە مەحمەل هیچ چەند پارەمان پێنەوە لەوەی لە خوارێ هەموو بەگرانمان کڕیوە دێنەش لێ باشمی بدەیەوە کێشەی ئێمە نەبوونی غازە سەیر دەکەین هەفتەی یەک ڕۆژ بۆ مەعمەلەکان ینی 5 مەعمەلوانەیە هەر مەعمەلەی هەفتەی یەکتان کرد غازمان بۆ دێت ئەو غازەش بەشی هاوڵاتیانە ناکات هاوڵاتیەکان هەمووی زەخت خستوەتە سەر ئەو غازفرۆشانە غازفرۆشەکان هەمووی زەختی زۆری لەسەرە لەوا ئەزانن کەوا ئێمە غازمان هەیە و یان بۆ دەواجین دەبین یان بۆ شوێنیشکە دەبین لە کات ئاگان لێمەنێ کە ئێمە دەچین لە تەختەخەوەی فردیکڕین لەوێ ماندووبوونی خۆمان مەسرفی سیارەمان هەموو شتێکمان زەرەدا ئێمە لەوێ بە 8.9 هەتا 10,000 پێداوە هاتوون لێرە بە 8.9 فرۆشینەوە ئەنی ئەومان کردو لە پێناوی مەعمیل و ئەو هەوڵاتیە و نانەوەخانە و یان لە فەفرۆش و شتانەدا سەرباری ئەوەش ئەوان گلەی ئێمە دەکەن کە غازمان نییە ئەوان ئاگان لە ئاڵی ئێمە نیە کە ئێمە هەموو شتمان کردو لە بەرخاتری ئەوان بەڵام ئێستا بەجددی حەقە حکومەت لێردا ئەوڕێک لێمە بداتەوە ئەنی لە هەموو لایەنێک و قەڵازیان فرامۆش کردووە لە ینی غازەوە ڕێگاوبانەوە لەنەوتەوە ینی ئەمەش وەکو غازفرۆشەکان ئیشی مە غازە بۆیە لە داواکاری سەرەکی ئێمە غازەکەیە ئەگەر بێت و هەفتەی یەکتان کرد بۆ مەعمەلەکانمان زیاد بکرێت هەر مەعمەلە تانکەرێکی بۆ زیاد بکرێت بەلایەن کەمەوە ئەو گرفتمان ئەگەر تاوا چارەسەر نەبێت بۆمان کەندو بێتەوە هیوادارم هەردەی بە 8.9 بفرۆشین بەدڵە غازمان لە تەختەق لە ناحیە شوانە هێناوە هەتا خودی خۆم وڵات چوومە ناو کەرکۆ کڕیومە بەڕێگەی قاچاق داهاتوومەوە لەوێ هێناومانەتەوە هەردەیە بە 8.9 بفرۆشمەوە یعنی ماندووبوونی خۆم مەسرفی سارە ئەوانە هەموو کەوتە بەلاش